کاکە خۆ ئینسانی موسڵمان نابێ وەکو گوڵە بە ڕۆژەوا بێت، بەیانیان ڕووی لە ڕۆژ هەڵات بێت، ئێوارانیش ڕووی لە ڕۆژ ئاوا بێت. کاکە ئینسانی موسڵمان دەبێت لەسەر ڕێگای ڕاست دامەزراو بێ هەتاوەکو دەگاتەوە خزمەتی خودای پەروەردگار، دامەزراو بێ لەسەر دینەکەی پارێزگاری لە ئەمانەتی ئیسلامەتی و موسڵمانەتەکەی بکات. بەتایبەت ئینسان ئەگەر پلە و پایەیەکی لە دینداریدا هەبێت. سەید قوتب ڕەزا و ڕەحمەتی خۆی پەروەردگاری لێ بێت لە کاتێکدا کە خەریک بوو لە سێدارەی بدەن، گوتیان تەنها یەک ئیمزا بکە بۆ جەمال عەبدولناسر، تەنها یەک ئیمزا بکە ڕزگارت دەبێت لەوەی کە لە سێدارەت بدەن. فەرمووی ئەو پەنجەیەی کە شایەتومانم پێهێناوە کە لا ئیلەهە ئیلا اللام پێوتووە کە چەند زەمانە کە شایەتومان بەو پەنجەیە دێنم ئامادەنیم ئیمزا بۆ کەسێ بکەم، بۆ ڕژێمێک بکەم کە حکمێکی تاغوتی هەیە، کە ئینسانێکی بێدینە، کە ڕژێمێکی بێدینە، کە خراپکارە، ئامادەنیم کە ئیمزایەکی بۆ بکەم. ئەوە دامەزراویە برام، ئەوە پارێزگاریکردنە لە هەویەی موسڵمانەتی. بۆیە لە کاتێکدا کە خەریک بوو لە سێدارەی بدەن، کەسێکی بەناو زانایان ناردە لای، کە لە بەرگی زاناییدا خوا پەنامانداد ناردە لایەن، کە پێی وت شایەتمان بێنە بەر لەوەی کە لە سێدارە بدرێ، لا ئیلەهە ئیلا الله بڵێ، وەکو جۆرێک لە گاڵتە پێکردن یاخود وەکو جۆرێک لە ئیحراجکردن. بە سەید قوتب دەڵێت لا ئیلەهە ئیلا الله بڵێ و شایەتمان بێنە. ئەویش وەڵامی دەداتەوە دەڵێت قوربان ئەمن لە پێناوی لا ئیلەهە ئیلا اللهدا شەهید دەکرێم، بەڵام جەنابەت بە ناوی لا ئیلەهە ئیلا اللهوە نان پەیدا دەکەی و نانی پێوە دەخۆیت. ئەوەیە کە زۆر کەس ئەوڕۆ بە ناوی لا ئیلەهە ئیلا الله و بە ناوی بەرگی زانایی و فڵان و فیسارەوە نان پەیدا دەکات. خوا پەنامانداد کە بەڕاستی ئەوە قوڕسترین سزایان هەیە لە لای خودای پەروەردگار. شاعیرێک جوانی فەرمووە کە دەڵێت وعالم بعلمه لم يعملا معذب من قبل عباد الوثن. کاکە زانایەک، کەسێک کە لە بەرگی زاناییدا بێت، خوا پەناماندات ئەگەر کار بە عیلم و زانست و زانیاریەکەی نەکات، لە ڕۆژی قیامەتێدا لە پێش ئینسانی بتپەرستەوە سزا دەدرێت.